ڕۆژتان باش میوانی چاوبەچاوی ئەمڕۆی نۆڕۆژی دۆستان بەڕێز دکتۆر تارق سوێدان نووسەر و بیرمەندی ناسراوی کوێتە ماوەی چەند ڕۆژێک لە کوردستان و پێشتری شیکێک بوو لەو کەسایەتیە ئیسلامیە جیهانیە دیارانی کە پشگیری گشتپرسی سەربەخۆیی کوردستانی کرد. دکتۆر سوپاس دەکەم کە لەگەڵمانایی بەخێر بی، بەڵام پێشەوەی دەست بە گفتوگۆکە بکەین لەگەڵ جەنابەت حەز دەکەم بە بینەران و بیسەرانی ڕووداوت بناسێنم لەگەڵەوەی کە جەنابەت کەسێکی زۆر ناسراویشی. دکتۆر سوێدان لە 15 نۆڤەمبەری ساڵی 1953 لە کوێیت لەدایک بووە. نووسەر و بیرمەندی کوێیتیە و مێژونووسە، بانگخوازە، ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی و سەرکردایەتیە بەڕێوەبەری کەناڵی ڕیسالە بۆ پێشتر. دکتۆرای لە ئەندازیاری پەترۆڵ بەدەستهێناوە لە زانکۆی تەڵسا و سەرۆکی دەستەی کارگەڕێی گروپی ئیبداع، ڕاهێنەری پرۆفیشناڵە لە گەشەپێدانی مرۆیی لە کارگەڕێی گشتی، ئەوروەها بەڕێوەبەری ئەکادیمیای ئیبداع، جێگری سەرۆکی ئەنجومەنی کۆمپانیای زادە، خاوەنی دەیان کتێبە لە بواری دارایی و مێژووی و ئیداری و ئیسلامیدا. دکتۆر دووبارە بەخێر بێ بۆ کوردستان و بۆ ڕووداویش. سەرەتا حەزەکەم لەسەر سەردانەکەت بۆ کوردستان لێت بپرسم، زانم ئامانجی سەردانەکەت بۆ کوردستان چی بوو و چی سەرنجی ڕاکێشاوی لە کوردستان لە ماوەی ئەو چەند ڕۆژەی کە لێرە بووی؟ بەناوی خودای بەخشندە و میهرەبان. سوپاس بۆ خوداوەند و درود بۆ پێغەمبەری خوددا. سەرەتا ئەمە یەکەم سەردانمە بۆ عێراق لە ساڵی 1969، هەروەها ئەمە یەکەم سەردانمە بۆ کوردستان. بەڵام من بێگومان ئاشنای مێژووی عێراقی مەزنم و ئاشنای مێژووی کوردستانیشم. بەهۆی ئەوەی من مێژوو نووسم و کتێبی زۆر دەنووسم، لەوانە کتێبەکە لەسەر ئینسایکلۆپیدیای مێژوو لە ڕێی خوێندنەوەی مێژوو زانیم مەزنەکان کێن، وەک زانایان و سەربازان و سەرکردە و سیاسەتوانان و ئەدیب و بیرمەند بە درێژایی مێژوو. کوردستانی شەردەم سەرچاوەی دروستکردنی پاڵەوانان و زانایان بووە. ئەمە مجامەلەکردن نییە، بەڵکو ڕاستیەکی مێژوویە و تەواو ناسراوە. زۆر خۆشحاڵم بە سەردانی ئەم هەرێمەکە هەموو ئەوانەی بەرهەمهێناوە. هەروەها لە ڕاستیدا من لەگەڵ گەنجانی کووردا دواوم پێشاتنم بۆ کوردستان لە ناوچەی زۆرەوە. لە کاتی خوێندنم لە ئەمریکا چەند مامۆستایەکم هەبوون لە کوردستانەوە هاتبوون و هاوڕێی زۆریشم هەن. بێگومان لە پاڵەوانی کە لە تورکیا چاوم پێیان کەوت و لە ئوردون و لە زۆر شوێنی دیکە. هەروەها لە ڕاستیدا گەلی کوردستان گەلێکی باشە لە ڕوو لە ناخەوە، ڕەوشتیشی جوانە. من بەڕاستی هەست بە خۆشیێکی گەورە دەکەم بەهۆی بینینی خەڵکی کوردستان. تەنیا ڕەوشتی جوان و زمانی شیرینم لیان بینیوە. تۆ لێم دەپرسی چی لە کوردستان سەرنجی ڕاکێشاوی؟ ئەوەی سەرنجی ڕاکێشام جوانی سروش نییە کە لە ڕاستیدا جوانە، بەڵام ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشاوم جوانی ڕەوشتی خەڵکی کوردستانە. بۆیە دەستخۆشیتان لێ دەکەم، لە خوداوەندیش داوا دەکەم بەرەکەت بڕژێنێ بەسەر کوردستان و بەسەر خەڵکەکەیدا. باشە دکتۆر، کاتی گشتپرسی سەربەخۆیی باشووری کوردستان لە ساڵی 2017 یەکێک بووی لە کەسایەتیە ئیسلامیە دەگمەنەکانی جیهان کە پشگیری سەربەخۆیی یا گشتپرسی سەربەخۆیی باشووری کوردستانت کرد. بۆچی تۆ جیاواز بووی؟ بۆ پشگیری گشتپرسی سەربەخۆیی کوردستانت کرد؟ کورد گەلێکی مەزنن، وەکو گوتم، کولتوری خۆیان هەیە، زمانی خۆیان هەیە و ناوچەی خۆیان هەیە وەک زۆربەی گەلانی جیهان. فارس ئەم تایبەتمەندیەی هەیە و پاکستانیش ئەم تایبەتمەندیانیان هەیە و هەموو ئەو نەتەوانە توانیان وڵاتێک بۆ خۆیان دەسەبەر بکەن و مافی خاوەنداریەتی وڵاتێک بۆ خۆیان دەسەبەر بکەن. بۆچی کورد بێبەش بکرێت لە شتێکی وەکەوە؟ هاوکات من زۆر لە ئەمریکا ژیاوم، لەوەی خوێندومە. من کە چووم تەمەنم بچوو بوو. کاتێک کە چووم بۆ ئەمریکا تەمەنم 17 ساڵ بوو. 17 ساڵ لە ئەمریکا ژیام. بینیم چۆن ناکۆکیەکان لە وڵاتانی پێشکەوت و چارەسەر دەکرێن. وڵاتانی پێشکەوت و ناکۆکیەکانیان چارەسەر دەکەن، نە بە چارەسەرکردن، نە بە زۆرە ملێ، نە بە چەک، بەڵکو گەلان بڕیار لە چارەنووسی خۆیان دەدەن. هەموو گەلێکیش مافی خۆیەتی بڕیار لە چارەنووسی خۆی بدە. ئەمەش ئەمڕۆ بۆتە مافێکی جیهانی.
مافی گەلانە بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن. من بۆیە باوەڕم بەوەیە کورد مافی خۆیەتی بڕیار لە چارەنووسی خۆی بدە. مافی خۆیانە داوای دەوڵەتی خۆیان بکەن، مافی خۆیانە خۆیان بەڕێوە ببن. من پێم وایە ئەمە مافێکی پارێزراوە بۆ کورد و ئەمازیخ بۆ هەموو نەتەوەکان لە دنیادا. هەروەها بۆ نمونە ماوەیەک لە کەنەدا بووم، چەند مانگێک لە کەنەدا ژیام، بینیم کەنەدا 9 ویلایەتی تێدایە. بۆ بیرهێنانەوە ویلایەتەکانیان نزیکن لە یەک بەسەر یەکەوە نین. یەکێک لە ویلایەتەکان کە لە ناوەڕاستە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ناوی کویبیکە. کویبێک ویلایەتێکی کەنەدیە، بەڵام فەڕەنسیە. من سەردانم کرد و خەڵکەکەی بە ئینگلیزی نادوێن، خەڵکەکەی بە فەڕەنسی قسە دەکەن. کولتوریشیان کولتورێکی فەڕەنسیە و جیاوازە لەگەڵ کولتوری ئەمریکی. تەنانەت خواردن و شێوازی مامەڵەکردنیان فەڕەنسیە. ئەم ویلایەتە حیزبێکی تێدایە، داوای سەربەخۆبوون دەکات. ئەو شێوازەی کە پێڕەو دەکرێت بریتە لە دەنگدانی خەڵکی. بێگومان یەکێتی سوودی خۆی هەیە، دەبێت کورد سوود لەم نمونانە ببینێم. هەروەها سەربەخۆبوونیش سوودی خۆی هەیە. بۆیە لە ناو کیوبێک حیزبێک هەیە پاڵپشتیمانەوە دەکات لە ناو کەنەدا وەکو یەکێتیەک. حیزبێکی دیکەش هەیە داوای سەربەخۆبوونی کویبێک دەکات. لە کەنەدا گشت 4 ساڵ گشتپرسی دەکرێت، خەڵک بڕیار دەدەن ئەگەر ژمارەی ئەوانەی کە پاڵپشتی دەکەن بگاتە 150 ئەو کاتە کویبێک سەربەخۆ دەبێت. تەنانەت کەنەدا دەکاتە 2 بەش. خەڵکی کێشەیان نییە و حکوومەتیش دەنگ دەدا. بۆ بیرهێنانەوە لە دوا دەنگداندا کە پێش 2 ساڵ بوو ڕێژەکە گەیشتە 145. کەس جەنگیاڵ نەگرسان، کەسیش گەماڕووی نەسەپاند و ڕێگەیان لێ نەگرتن. لە کۆتاییدا لەگەلان گەڕێن بڕیار با لە چارەنووسی خۆیان بدەن، لێگەڕن با کێشەکانیان بە ئاشتی و بە ئارامی و بە پێشکەوتوانە چارەسەر بکەن. ئەمەیە شێوازی مامەڵی جیهانی ئەمڕۆ. من هەروەها بەهۆی ئەوەی ئاراستەم ئیسلامیە و ئاشنای مێژووی ئیسلامم لێرە گوتەیەکی دەڵێم گرنگە. پێشتر بیرۆکەی تاکە خەلیفە هەبوو کە هەموو میلەتی بەڕێوە دەبرد و حکومڕانی کیشوەرەکانی دەکرد. من پێم وایە ئەم پرسە ئەمڕۆ کۆتایی هاتووە. چی دیکە جیهان شتێکی ئاوشەوەی ئەمەی قبوڵ نییە، بەڵکو ئەمڕۆ جیهان بەرەو شتێکی دەچێت نزیکە لە یەکێتی ئەوروپا. هەر دەوڵەتێک سیستم و سنوور و پەرلەمانی خۆی هەیە. تەنانەت وڵاتە کۆماری و ئەوەی دیکە شاهانەیە، بەڵام تەنیا هەندێک بابەتەن خەڵکی لەسەریان ڕێک دەکەون بریتین لە بەرگری هاوبەش، ئابووری هاوبەش وەکو یۆڕۆ، کردنەوەی سنوورەکان وەک شنگین. تەنیا ئەم 3-4% ئیتر لە خەڵکی گەڕێن لێگەڕێن با یەک بگرن. ئەمە وا دەکات ببینە وڵاتێکی بەهێز. ئەگەر لەم بابەتانەدا یەک بگرین لە خەڵکی بگەڕین، ئەوەی دەیەوێ شیعە بێ با شیعە بێ، ئەوەی دەیەوێ کریسیان بێ با کریسیان بێ، ئەوەیشی دەیەوێت بەتەنیا حکومڕانی وڵاتێک بکە بەبێ ئەوانی دیکە لیان گەڕێن بە هاو بژێرن. باشە دکتۆر ببوورە پێت قسەکەدا بڕم. لە خەڵک گەڕێن با خۆیان هەڵی بژێرن چیان دەوێت؟ ئەمە فەلسەفەی منە. بەڵێ کە ببوورە کە گشتپرسی کرا بەشێکی زۆر لە وڵاتانی جیهانی عەرەبی و ئیسلامی و وڵاتانی دراوسێش دژی گشتپرسی بوون، دژی سەربەخۆیی کوردستان بوون. ڕایان گەیاند کە دەوڵەتی کوردستان دامەزراندنی دەوڵەتی سەربەخۆی کوردی واتە دامەزراندن یان پێکێنانی دەوڵەتێکی دیکەی ئیسرائیلی، ناویان نا ئیسرائیلی دووەم. پێت وایە بۆچی ئەم هەموو دژایەتەی پێکێنانی دەوڵەتی کوردیان دامەزراندنی دەوڵەتی سەربەخۆی کوردی ئەکرێ؟ سەرەتا ئەم ناوزەندکردنە زۆر ستەمکارانەیە. زۆرینەی خەڵکی کوردستان موسڵمان و شەیدای ئیسلامن، زانای مەزنیان تێدایە. ئەوان سونەن و زۆر بەشیان شافعی مەزهەبن. هەموو شتێک سەبارەت بە کوردستان ئاشکرایە. ئەمەش پەیوەندێکی بە ئیسرائیلەوە هەیە. من هیچ لە یەکچوونێک لە نێوان ئەمە و ئیسرائیل نابینم. بۆچی کوردستان بە ئیسرائیل ناوزەند بکەین؟ بۆچی بۆ نمونە ئێران بە ئیسرائیل ناوزەند دەکەین؟ ئەم ناوزەندکردنە ستەمکارانەیە. ئەم ناوزەندکردنە بەڕای من لە دیدی نەتەوەییەوە سەرچاوی گرتووە، نەک لە دیدی هۆشیاری جیهانیەوە یان پێشکەوتنەوە یان تەنانەت ئیسلامیش. من لەگەڵ خەڵک و گەنجانی کوردستان دواوم. شەیدای ئیسلامن، دژی ستەمن، شەیدای فەڵەستینن. بۆیە من شتێکت پێ دەڵێم، ئەم ناوزەندکردنە سیاسیە.
ئەمە ناوزەندی گەلان نییە. ئەوان پێیان وایە ئەم دەوڵەتە دەبێتە هۆی دابەشبوونی وڵاتێک. من بۆ خۆم کێشەم نییە، من بۆ خۆم هەر دەوڵەتێک گەلەکەی دیاری بکات ئەوان بڕیار دەدەن. بۆیە لەم پرسەدا کێشەم نییە. بەجەنگ نابێ بە ئاراستەکردنی ناوزەندی خراپ بۆ کەسانی دیکە نابێ، بەم شێوەیە نابێ. باشە دکتۆر، بە حکمی ئەوەی کە ئاگاداری مێژووی کوردستانی چۆن دەڕوانیە مامەڵەی ئەو دەوڵەتانە یان ئەو وڵاتانەی کە کوردیان تیاژی لەگەڵ کووردا. ببینە جیاوازی هەیە لە نێوان ئەوەی ئیسلام دەیخاتە ڕوو ئەوەی موسڵمانان دەیکەن. جیاوازیەکانی گەورەیە. مێژووی مەزنمان بۆ نمونە دەوڵەتی ئیسلام لە سەردەمی عومەری کوڕی خەتاب خوددا لێی رازی بێ چۆن مامەڵەی لەگەڵ کریسیانەکان دەکرد، چۆن مافەکانیانی بۆ دەسەبەر دەکردن، بەڕادەیە کە زۆر لە خەڵکی نازانن کە لە دەوڵەتی خلافەت لە سەردەمی عومەری کوڕی خەتاب خوددای لێی رازی بێ دادگای تایبەت بە کریسیانەکان هەبوو، مافیان هەبوو، کڵێسای خۆیان بۆ بنیاد بندرێ، هەرێمیشان هەبوو کە خۆیان بەڕێوەیان دەبرد. جوەکانیش بە هەمان شێوە دەوڵەتی ئیسلامیش موشەی دەدایە کەسانی بەتەمەن لە کریسیانەکان کە نەیان دەتوانی کار بکەن. بەم شێوەیە دەبێ مامەڵە لەگەڵ کەمینەکان بکرێن. مامەڵەکردن لەگەڵ کەمینەکان بە ناچاری و بە شەڕ بەستەم ئەمە بە هیچ شێوەیەک ئیسلام ڕێگەی پێنادا. شتێکت پێ دەڵێم، نەک تەنیا ئیسلام هیچ کات مرۆڤایەتی ڕێگە بەمە نادا. بۆیە گەلانمان نەک تەنیا گەلی کورد، لە ڕاستیدا هەموو گەلێکی ستەم لێکراوە. زۆر لە وڵاتە عەرەبیەکانمان پڕن لە زۆرداری و ستەم، چ لە کۆماریەکان بێ یان شاهانەکان. ئازادی نییە، هیچ وشەیەک نییە مرۆڤ بتوانێت بیڵێ بەبێ ئەوەی زیندانی بکرێ. مامەڵەیەکی پێشکەوتوانە نییە بەڕاستی. جارێکی دیکە کە دەڕوانینە پرسەکان دەبێ بە شێوەیەکی سەرەکی بە جیا بڕوانینە ئەوەی ئیسلام دەیڵێ و ئەوەی موسڵمانان ینی ئەنجامی دەدەن. باشە دکتۆر، چی پێویستە لەسەر کورد و هەم لەسەر جیهانی عەرەبی و ئیسلامی و وڵاتانی دەوروبەر بیکەن بۆی کە ئەو ڕۆیەی ئێستا هەیە بەرامبەر بە کورد بگۆڕدرێ، ئەو تێڕوانینی کە بەرامبەر بە کوردیانە گۆڕانکاری بەسەرابێ ئەوەی کۆی کە جەنابەت باسیەکەی چۆن باوەڕەکانمان دەگۆڕێن. یەکەم گۆڕینی باوەڕی خەڵکی لە هەزرەوە دەست پێ دەکات. بڕوا پرسێکی هزرە، بۆیە گۆڕان بە هزر دەست پێ دەکات. پرسەکەش لە بیرمەندانەوە دەست پێ دەکات. دەبێ و بیرمەندانە کۆ ببنەوە، گفتوگۆ بکەن، ڕێک بکەون. بەداخەوە پەیوەندی لە نێوان بیرمەندانی کورد و بیرمەندانی عەرەب وەکو نمونە پەیوەندیەکی لاوازە. ئەمە پرسێکە. ئێستا هزری پێشکەوت و هزری دروست چۆن لە نێو خەڵکیدا بڵاو دەبێتەوە؟ خاڵی یەکەم بریتیە لە ڕاگەیاندن. خاڵی یەکەم من ئێستا لەگەڵت دەدوێم شانازی بە مێژووی کوردستان دەکەم. من جارێکی دیکەی دەڵێم کوردم خۆش دەبێ و کوردستانم خۆش دەبێت، بۆ ئەم سەردانەمەوە نییە، بەخوا خەڵکی لە مێژە ئاگاداریان خۆشەویستیان. بەڵام چۆن ئاشنای کورد بووم؟ ئاشنای کورد بووم کاتێک خوێندم و کاتێک فێر بووم و کاتێک مامەڵەم لەگەڵ کوردەکاندا کرد. باشە وا بزانە کەسێکی عەرەب تەنانەت سیاسەتوانێک نەی خوێندووە و مامەڵەی لەگەڵ کورددا نەکردووە، ڕاگەیاندنێکی ئۆشاری پێ نەگەشتووە، چۆن دیدی دەگۆڕێ؟ بۆیە من ئامۆژگاریم بۆ ئێوە هەیە. ڕاگەیاندنی کوردی ئێوە بۆ کووردە. ڕاگەیاندنێکی کوردی نییە ئاراستەی بۆ کەسانی دیکە بێ جگەرە کورد. ڕاگەیاندنێکی کوردی نییە ئاراستەی بۆ عەرەب بێ. ڕاگەیاندنێکی کوردی نییە ئاراستەی بۆ تورک بێ. بمورن پرسەکەتان ڕەوایە، بەڵام ئێوە لەگەڵ خۆتان دەدوێن. خەڵکی دیدی خۆیان ناگۆڕن ئەگەر ئێوە هەر بەم شێوەیە بمێننەوە. بۆیە زۆر ئامۆژگاریتان دەکەم کولتوری کورد و مێژووی کورد و پرسی کورد بە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنەوە بخرێنەوە. با من نمونەیەکت بۆ بهێنەوە. ئێمە ئەمڕۆ لە جیهانی عەرەبیدا کللتوری تورکی داگیری کردو بە جوانیەکانی و هەڵەکانیەوە بە ڕێگەی دراماکانەوە کە تورکین.
لە نێو گەنجانیش بڵاو بووە. زۆر لە گەنجانیش شەیدای ئەم کلتورە بوونە. پێم وانیە گوێمان لە بەرنامەیەکی کوردی یان دەستپێشخەریکی کوردی بوو بێ. تەنانەت زانایەکی کورد کە باسی پرسی کوردستانمان بۆ بکە. بۆیە من ئامۆژگاریم بۆ ڕاگەیاندنی کوردی و بۆ زانایان بەتایبەت. ئەوەیە کە ڕۆڵی خۆیان لەم پرسەدا بگێڕن، پرسەکەتان بەجیهاندا بڵاو بکەنەوە لەگەڵ خۆتان مەدوێن. زۆر باشە دکتۆر. ئێستا بەشێکی دیکەی کوردستان، خەڵکی بەشێکی دیکەی کوردستان لە ڕۆژاوی کوردستان لە سووریا بە هەمان شێوەکو چۆن کوردی عێراق پێشتر لەلایەن حکوومەتەیەک لە دوایەکەکانی عێراقەوە ڕوبەڕوویان کراوەتەوە، ڕوبەڕووی کوشتن، ماڵوێرانی، تەطهیری عەرقی، پاکتاوی ڕەگەزی و گۆڕینی دیمۆگرافیایی ناوچەکانیانە بنەوە لەلایەن کۆمەڵێک گروپەوە کە لەژێر ناوی خوا و هەروەها سوورەتی فەتح هێرشەکەنە سەر کورد. گوایە پێیان دەڵێن کورد ئیلحاد مولحیدن و کورد کافرن. چۆن لەمە ڕوانی و چۆن کاردانەوە و هەڵوێسی وڵاتانی عەرەبی و جیهانی ئیسلامی بەرامبەر ئەم هێرشانە لێ کە دەیتەوە هەڵەسەنگێنی؟ کاتێک داعش سەری هەڵدا پێم وانیە لە هەموو جیهاندا کەسێک پێش من هێرشی کردبێتە سەر داعش. چونکە کاتێک داعش ڕاگەیاندرا لە هەمان شەودا ڕامگەیاند ئەم ئاراستەیەکە کارەساتە بۆ میلەتەکە. بۆچی؟ چونکە من ئاشنای مێژوم و بینیم ئەمە لە مێژوودا دووبارە دەبێتەوە. دەشزانم دروشمەکان جوانن، خلافەتی دادپەروەرانە و یەکێتی و پەیڕەوکردنی ئیسلام. بەڵام من دەزانم ئەمانە چەتەن، ئەمانە ئیسلام نین. ئەمەش لە مێژوودا دووبارە بۆتەوە. من خۆم بینیم بەهۆی بەچڕی خوێندنەوەی مێژوو. ئەم دیاردەیەم زیاتر لە 20 جار لە مێژوودا بینەوە. بۆیە کتوپڕ دەیناسمەوە. بۆیە دژایەتی خۆم بۆ داعش ڕاگەیاند و بۆ قاعیدەش پێش داعش. دکتۆر زۆر باشە. جگە لە داعش من بەبەستی زیاترم گروپە چەکدارە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا کە ئێستا هێرشیان کردوێتە سەر ڕۆژاوی کوردستان و تورکیا پاڵپشتیانەکە. باسی ئەمە دەکەم. باسی دەکەم ئەگەر ئەوانە کە دروشمی ئیسلامی و هاوشێوەی بەرز دەکەنەوە لە کۆتایی داوانە هەڕەشەن بۆ سەر ئاینەکەیان و بێتاوانەکان و وڵاتان دەبێ وریابین بەرامبەریان. ئێستا لە ڕاستیدا کورد لە هەموو ناوچەیەک گەلێکی ستەم لێکراون، نەک تەنیا لە عێراقیان لە سووریا، لە هەموو شوێنێک کورد ستەم لێکراوە. لە ڕەوشی سووریاشدا تەنیا کورد نیە ستەم لێکراوە، هەمووان ستەم لێکراون لە سایەی دەسەڵاتی زۆرداری بەشار ئەسەد. ستەمی زۆریش لەسەر هەموو مرۆڤەکانە. بێگومان پرسی سووریا پرسێکی زۆر ئاڵۆزە. هەموو کەسێکی شتێکدا دەیوێت بەلای خۆیدا ڕابکێشێ. هەروەها پرسی کورد لە ڕاستیدا پرسێکی ئاڵۆزە، پرسێکی ئاسان نییە و دەبێ بەدادپەروەری و بەدەستێنانی مافەکان لێ بڕواندرێ. پۆختەکەی کە دەبێ هەمووانە سەری ڕێک بکەون، یەکەم تەکفیرکردنی مرۆڤ و تەکفیرکردنی موسڵمان. پرسێکە من بۆ خۆم دەڵێم ئەم تەکفیرکردنە دەبێت تەواو لا ببرێ. قەدەغەیە لەبێ باوەڕی و باوەڕداری گەڕێن. پەیوەندێکە لە نێوان مرۆڤ و خوداوەندە. خوداوەند بڕیار دەدا ئەم کەسە باوەڕدارە یان موسڵمان نییە. بۆیە یەکەم پرسی تەکفیرکردن هەموو ئەمانە بانگەشەیەکی سیاسیە. بۆیە ڕەوانیە کورد تەکفیر بکرێ هەرچیەک بێ ئەراسی سیاسیان هەیە. باشە دکتۆر بە کورتی پێم بڵێ ئەوەی کە ئێستا ئۆپۆزیسیۆنی سووریایکە بە ناوی خوا و پێغەمبەرەوە هێرش دەکاتە سەر کورد، جائزە یا جایز نییە؟ سەرەتا بڕوانە ئەو ململانەی کە هەیە هەمووی لە ڕاستیدا پەیوەندی بە ئیسلامەوە نییە، واتە ململانەیەکی سیاسیە. چی ئەوە بێکە ئۆپۆزیسیۆن دەیکا یانەوەی گروپە کوردیەکان لە سووریا دەیکەن یان دەوڵەتی تورکیا. ئێمە کێشەکەمان لە چیدایە؟ دەینە لای پرسێک پەیوەندی بە ئیسلامەوە نییە، دەپرسین ڕای ئیسلام لەمەدا چییە؟ هیچ کەسێک نییە بۆ پرسەکە هەوڵ بدە. تەنانە دەوانەی کە ڕای دەگەێنن من مەبەستمەوە بوو داعاشیان و ڕێکخراوانەی کە بانگەشە بۆ ئیسلامەتی خۆیان دەکەن. موسڵمان بێتاوانێکی ناموسڵمان بکوژێ ڕەوان نییە بەهۆیەوە دەچێتە دۆزەخ.
چجایەوەی ئەگەر مرۆڤێکی مسلمان بکوژێ بە کافری بناسێنێ بە کافر ناساندن ڕەوا نییە کوشتن ڕەوا نییە ململانەی نێوان خەڵکی بە چەک هەمووی لە بنەڕەتدا لای من ڕەوا نییە و بەکارهێنانی تونند و تیژی بۆ چارەکردنی کێشەکانمان هیچی ڕەوا نییە بۆیە ئەمە سەرچاوەی هەموو پرسەکەیە ئاخۆ بناغەی پرسەکە چییە؟ بناغەی پرسەکە ستەمە ئەو ستەمی کە لەسەر کووردە لە هەموو شوێنێک ئەو ستەمەیە کە لەسەر گەلانە بەهۆی ستەمکارانەوە ئەمە بناغەی پرسەکەیە بۆ ئێستا دوای ئەوەی ستەم کرا خەڵکی دەستیان بە ململانەی کرد ئێستا دەپرسین ڕای ئیسلام چییە؟ ڕای ئیسلام بریتێ لەوەی ستەم لەسەر هەمووان نەهێڵین دادپەروەری لە نێوان هەمووان بنیاد بنین و مافی هەمووان دەسەبەر بکەین و مسلمان نەک تەنیا نابێ مسلمان بکوژێ دەپرسی شەرع چی دەڵێ دەڵێن نابێ کریسیانێک بکوژرێ نەک تەنیا مسلمانێک ڕەوا نییە ئەمە هەمووی ستەمە بۆیە نابێ والی بڕوانین کە ڕای ئیسلام لە پرسێکدا چییە لە کاتێکدا لە بنەڕەتدا ڕای ئیسلامی تێدا وەرنەگیراوە لە کاتێکدا خۆی لە خۆیدا لەسەر چەند ڕژێمێک بنیاد نراوە کە هەمویان ستەم و دیکتاتۆریان تێدایە بۆیە جارێکی دیکە من دەخوازم بە ئاستێکی ئیسلامی پێشکەوتوو کار بکەین هیوادارم بە ئاستێکی مرۆیانەی پێشکەوتوو کار بکەین دکتۆر کۆتا پرسیارم پەیامەت یان پێشنیازت چێ بۆ گەنجانی کورد بۆەوەی کە ببنە گەنجێکی داهێنەر بۆ پێشخستنی کوردستان مرۆڤی پێشکەوتوو ئەوەیە کە کۆمەڵێک بابەت کۆ دەکاتەوە دەبێت پێشەموو شتێک عەقڵی بنیاد بنێ تەنانەت ئاینیش بەندە بە عەقڵەوە ئەمڕۆ ئەم دوورخستنەوە لە نێوان ئاین و عەقڵ دەڵێن ئاین وەکو خۆی وەری بگرن و بیر مەکەنەوە من دژی ئەم دیدە ئیسلام داوامان لێ ناکە بەم شێوەیە بین ئیسلام ئاینی مەنتیقە ئاینی عەقڵە بۆیە فێری مەنتیق بە هەروەها پەیامی من بۆ ئەوان ئەوەیە ئەگەر گومان یان پرسیارتان هەبوو بپرسن من لە زانایانی کلاسیکی ناپرسم کە پێت دەڵێ قەدەغەیە بپرسی بپرسن و مافی خۆشتانە بپرسن هەروە خۆتان پڕزانست بکەن بەڵام پرۆگرامی خوێندن کە ئاستی باڵانیە ئەم زانستەتان پێنادا بۆیە زانست بە قوڵایی بەدەست بهێنن زانست لەو ئاستە وەربگرن کە مرۆڤایەتی پێگەشتووە باڵاترین پلەی زانستی بەدەست بهێنن هاوکات دەبێ هەموو ئەمە لەسەر سیستەمێک لە بەها و ڕەوشت بنیاد بندرێ کە دەبێ بیکەنە بەشێک لە خۆتاندا هەروە ئێوە کاتێک پێش دەکەون هەندێک لە گەنجان هەندێک جار بەناوی پێشکەوتنەوە ناسنامەی خۆیان لەبیر دەکەن ناسنامەی خۆتان بپارێزن ئێوە مسلمانن ئیسلامیەتی خۆتان بپارێزن ئێوە کوردن ناسنامەی خۆتان بپارێزن و شانازی پێ بکەن و شانازی بە زمانتانەوە بکەن شانازی بە مێژوو شانازی بە پۆشاکتان بکەن مەبنە ئەمریکی من لە ئەمریکا خوێندم لە ئەمریکا ژیام لە ئەمریکا گەشتمە بەرزترین پلە و چەندین کۆمپانیام لە ئەمریکا دامەزراند هێشتا ناسنامەی خۆمم پاراستووە پێشوەچوون و پێشکەوتن بەواتای هەڵوەشاندنی ناسنامە نییە بۆیە ناسنامەی ئیسلامیتان ناسنامەی کوردیتان پێشکەوتنی زانستی و ڕەوشت بەها مرۆیەکان کۆبکەنەوە ئەمە ئامۆژگاری منە با بنیادنانتان لەسەر ئەم سیستەمە تەواو بێ نەکەن ببنە ئەمریکی یان ئینگلیزی بەهۆی سەرسامبوون بەوان لەگەڵ یان ژیاین بە خودا ئەو بەهایانەی کە ئێمە هەمانە زۆر لەوەی ئەوان زیاترە بەڵام ئەوان زانستیان هەیە کە لەوەی ئێمە زۆر زیاترە ئەمە لەگەڵ ئەوە کۆ دەکەینەوە دەبینە میلەتێکی پێشکەوتوو بەویستی خوددا من شانازی بە گەنجانی کوردەوە دەکەم مامەڵەم لەگەڵ کۆمەڵێکیان کردووە لەگەڵ ژمارێک لە گەنجانی کورد کار دەکەم لەسەر چەند پرسێکە پەیوەندیان بە هزر و ئامادەکردنی سەرکردەکان هەیە و بەها و ڕەوشتم لێبینین کە زۆر بەرزن هیواداریشم ئێوە بەردەوام بن لە پرسەڕەواکەتان و دەستبەرداری نەبن دەستبەرداری ناسنامە ڕەسەنەکەتان مەبن پرسەکەتان لە ئاستی جیهان بڵاو بکەنەوە با جیهان گوێبیستی پرسەکەتان بێ شانازی بە ئاین و زمان و ناسنامەتان بکەن زۆر سپاس بەڕێز دکتۆر تارێق سوێدان بیرمەند و مێژونووسی دیاری کۆیتی لە سلێمانیەوە لەگەڵماناوی سپاس خدا بتان پارێزێ و بۆ هەموو چاکەیەک سەرکەوتوتان بکات و کوردستان و گەنجانی کوردستان سەرکەوتوو بکات بۆ ئەوەی هاوکار بن لە هەستانەوەی میلەتەکەتان و مرۆڤایەتی لە جیهاندا زۆر سپاس